برز محمد کوچک اندام فدراسیون روند کوردیال وانکوور کل کانادا پای که راستا خود گلمدا با عمد بحث کن برز محمد گلک سپاس کوین گلمدانه شرعی دست بکری بس اف شرع دست بکا قناغن مترسیدارن و یکیکو جهان برف شرع سه و بچتی آنجی مترسین حسانینه تنی او آخفتن گل جارتینه بحث کردن که او به سورانی بو من باش فهم نکرد تو کاری به انگلیسی بجی بتساوان بس یوادارم زاره کتی که زیاتر کرمانجی اشته بکن که هیچ جوازی نیه من پر کرمانجی گوتن نزانم که میوانه من کرمانجی انجا سورانیه گلک باشه ما بس تا من اف شرعی نوکه هاتیه دست پی کرن دی بتا قناغ دست پی که دست پی کرنا شرع جهانیه سه I will reply in English. I don't think this is من پێم وانە کە ببێتە هۆکاری شەڕی جیهانی سێم ئەمە شەڕێکە لە نێوان ئێران و ئیسرائیلدا شەڕەکە سنووردارە ئەمریکایش وتوێتی کە بەرگری لە ئیسرائیل دەکات دژی هێرشەکانی ئێران پێم وانە کە هێرشی زەمینی بکرێتە سەر ئێران تەنها هێرشەکە ئاسمانی دەبێت هێرشەکە سنووردار دەبێت کۆمەڵێک فەرماندەی سەربازی باڵای ئێرانی دەکاتە ئامانج کۆمەڵێک زانای ئەتۆمی دەکاتە ئامانج بۆیە نابێتی شەڕی جیهانی سێم نەخێر باشه يعني ام نابين الشرط برفرهبت الشوان ودو ولاتن كو ايران واسرائيل ازرات اللي بيت بشتوانيا امريكا اتقناغين داتي داده بتشي وكي بو اسرائيل Yes, Israel. بەڵێ United States is not going بەڵێ to get ئەمریکا ناچێتە شەڕی ڕاستەوخۆ لەگەڵ ئێران ئەمریکا ڕۆڵی ئەوەیە کە بەرگری لە ئیسرائیل بکات ئەمە شەڕی ئیسرائیلە ئیسرائیلیش بە شێوەیەکی سنووردار کۆمەڵێک شوێنی کردووەتە ئامانج کۆمەڵێک وێزگای ئەتۆمی کردووەتە ئامانج ناتانیاهۆ ئەمەی ڕوون کردووەتەوە کە ئەوان پشتیوانی ئێران دەکەن داوای لە خەڵکی ئێران کردووە خۆپیشاندان و ڕاپەڕین کەن دژی ڕژەمی ئێران بەڵام پێویستە ئێمە لێردا وریابین کە لە ماوەکانی ڕابردوودا ماوەکانی ڕابردوو هەمان سیناریۆ دووبارە بۆتەوە کە خەڵکی فەرماندەکانی ئێران یاخۆت فارس و ئازاریەکان سەرکوتکاریان کردووە دژی کورد واتە ئێستا ئازاری و فارسەکان کە لە ناوخۆ ئێراندا دەسەڵاتدارن دژی کوردن یاخۆ دژی خەڵکی ئێرانە بە شێوەیەکی گشتی هەر بۆیە پێم وایە نییە کە سیستەمەکە بگۆڕێت یاخۆ ڕژێمەکە بگۆڕێت چونکە تاوەکو ئێستا ئازاری و فارسەکان کە دەسەڵاتداری ئێرانن پشتیوانی یەکتر دەکەن و پشتی یەکتر دەگرن لە حکمڕانیکردنی ئێراندا پێویستە ئێمە سەرنجمان لەسەر هەرێمی کورسان بێت سەرنجمان لەسەر ڕۆژهەڵات بێت بۆ نمونە ئەگەر دەسەڵاتدارانی ئێران شەڕی ڕاستەوخۆ دژی یەکتر بکەن پێویستە ئێمە ڕێگە نەدەینتە ڕۆژهەڵاتی کورسان ئەم شەڕە بکرێت ئەگەر شەڕەکە ناوخۆی وڵاتی ئێران هەڵبگرسێت یاخۆت خۆپیشاندان و ڕاپەڕین و شەڕی ناوخۆ هەڵبگرسێت پێویستە کورد سەرنجی لەسەر ئەوە بێت کار لە ڕۆژهەڵاتی کورسان ئەو شەڕە نێتە ڕۆژهەڵاتی کورسان و خۆمان پارێزین لەو شەڕ باشه ایران بگشتی از بحث کنم نتونی روجلاتا کردستان سر و داخوازیان نتانیاهو هیچ هاتنا پیش که خلک ایران ده هبت که داخواست وانا کری او جرا بنا سرخو ما بس وانا گهرانکاری کش دستالات ایرانه او نل دجی خلک ایرانه بلکه او دجی دستالات یولاتینه بەڵێ ئەگەر ئێمە گوێمان لە ناتانیاو کرد بێت کە قسەی بۆ فارسەکان کرد بەڵێ ئێمە دەزانین کە ئێستا ئێران تەنها فارسی تێدا نییە بەڵکو ئازاریشی تێدایە کوردیشی تێدایە ئازاریەکان لە باکووری وڵاتن خەڵکی جوو یاخۆت خەڵکی ئیسرائیل بە شێوەیەکی گشتی هاوسۆزن بۆ کوردەکان هاوسۆزن بۆ کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام ناتەنیاهۆ پەیامەکەی ئاڕاستی فارسەکان کرد ئاڕاستی ئەو کەسانە کرد کە حکومڕانی ئێرانیان لێ پێک هاتووە واتە ناتەنیاهۆ داوای لە فارسەکان کرد خۆپیشاندان بکەن ڕاستەوخۆ داوای لە فارسەکان کرد بۆ پێویست ئێمە لەم پەیامە تێبگەین یاخود ئەم پەیامە زیاتر گەورە نەکەین یاخود ئەو پەیامە بە شێوەیەک لێ نەکەین کە مەبەستی هەموو ئێران بوو بێت بەڵکو ناتانیاهۆ قسەی بۆ فارسەکان کرد و بە فارسەکانی وت کە خۆپیشاندان و ڕاپەڕینکردن دژی حکوومەتەکەیان چونکە حکوومەت ئێستا لە فارس و ئازەری پێکاتوە پێم وانە ئەمە شتێک بێت کە مەبەستی کورد بێت ناتانیاهۆ از بحث نافخوا اسرائیل جیبکم اسرائیلی خلک اسرائیل همی یکن
سروان ایرشن کو نتانیاهو سر ایران کرین یعنی دو برکی دیت نیف براوانش دا چه بد بیزار بینک دی چه بد او نشن شرکه و صبر دام کن که چوال غزه یجیب سر وانهاد بەڵێ خەڵکی ئیسرائیل یەکگرتوون لەم کەیسەدا خەڵکی ئیسرائیل یەکگرتوون دژی ئێران ناتەنەهۆ سەرکردایەتیان دەکات ڕەنگە هەموو گروپێک لەگەڵ ئەم شەڕدانە بن بەڵام بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی فراوان خەڵک پشتیوانی ناتەنیاهۆ دەکەن دژی ئێران چونکە ئەوان ئێران بە هەڕەشەی سەرەکی دەبینن ئەوان پێیان وایە ئێران هەڕەشەیەکی بوون و وجودیە لەسەر ئیسرائیل دل دست بگیری بحث رجالات کردستانی کرد. از گشتی بحثی کرداب کم. چکی گله جارا شهر نو ساخته چید بن چه دیر چه نزدیک کارگری سر کردان بن حتی الباشور کردستان جی. کرد چواتشن هم پیزا نافخو هم جی پیزا درکی عالی نف دولتی خو پارزن قط نکفنت نوا آگر شهر تو سادا. بەڵێ زۆر گرنگە و قسەی تۆ کردت زۆر ڕاستە پێویستە ئێمە زۆر بە وریاییەوە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەین کاتێک ساڵی 1970 شۆڕشی ئێران ڕوویداوە پێمان وا بوو کە ڕژێمی ئێران دەگۆڕێت و ئێمە سوودی لە بین ئەو کاتە غەڵەت بووین یعنی شۆڕشەکە لە بەرژەوەندی ئێمە نەبوو یەکەم شت شۆڕشەکە کردی هێرشکردن سەر ڕۆژهەڵاتی کوردستان و پەلامە ڕۆژهەڵاتی کوردستانیدا بۆیە پێویستە ئێمە زۆر وریا بین کە هەڵەی مێژووی دووبارە نەکەینەوە ئێمە نەتەوەیەکین پێویستە وەکو نەتەوەیەک مامەڵە بکەین ئێمە خەڵکێکی ئۆپۆزیسیۆن نین دژی حکوومەتێک یا خۆ دژی دەسەڵاتدارێک ئێمە نەتەوەیەکین لە ڕۆژهەڵات خاوەن دۆزێکین دۆزی خۆمان هەیە ئێران کە وڵاتێکە کە لەسەر بنیاتی ئازەری و فارس دروستکراوە واتە تەنها ئازەری و فارس دەسەڵاتیان پێدرا و دەسەڵات وەریان کردووە خەڵکی دیکەی ئێران بلوچ و کورد و ئەمانەی دیکە دەسەڵاتیان پێ نەدراوە هەموو دەسەڵاتەکە براوەتە تاران هەر لەبەر ئەوە کوردەکان پشتگوێ خراون کوردەکان پێویستە ئێستا وەکو نەتەوەیەک مامەڵە بکەن ئێرانیش ئەمە دەزانێت ئێرانیش هەمیشە کوردی پشتگوێ خستووە ئێرانیش هەمیشە ڕێگەی نەداوە کورد دەسەڵات هەبێت لەناو ئێراندا بۆ نمونە ئێمە سەر ڕۆژهەڵاتمان هەیە کە لە ساڵی 1970 ئێران شەڕی دژ دەکات ئێمە نمونەی ڕۆژهەڵاتیشمان هەیە کە خەڵکی سووریا ڕێگەیان نەدا دەسەڵاتی کورد لە ناوچە هەبێت بەڕاستی کورد لە ڕۆژئاوا نمونەیەکی باشیە بوو کاتێک شەڕی ناوخۆی سووریا هەڵگەسا نەچوونە ناو شەڕەکەوە پێویستە ئێمە نمونەی ئەوە لە ڕۆژهەڵاتیش دووبارە بکەینەوە نەچینە شەڕێکەوە کە ئازەری و فارس ڕەنگە توش یەکتر بیکەن ڕەنگە شەڕی ناوخۆی ئێران لە نێوان ئەو نەتەوە دەسەڵاتدارانە بگەی سەد دەسەڵات ئێمە دەسەوەیە نابێت ئێمە کورد لە ڕۆژهەڵات بچینە ناو ئەو شەڕەوە خۆمان پارێزین ئێمە حکمی خۆمان بکەین وڵاتن عەرەبی ئەس بەحەز بکەم دانوستاندنên ئەمریکیên ئیرانی مسقط عمان تایبەتیژی الوێ دەرێ پڕێڤە چووەکە تایبەتیژی mêza danûstandana nêvbera her du aliyan da biye lê qonaxa nûke matirsîdara şerî welatên Erebî çên çi bikin û dê çikin dê bi tinê temaşevan bin ne bi destê wan e bi dilê wan e de eva li Îranê çêbî yan jî dê tiştekî bikin şer nekeftet nava welatê wan da ئەوەی کە ئێمە گەواهی دەرین کە ئیسرائیل ئێستا دەسەڵاتداری سەرەکی ناوچەکەیە ئەمە شتێکی تازەیە هاتووەتە ئاراوە ئەمە پێش 6 ساڵ نەبوو پێش 4 ساڵ نەبوو بەڵام ئەمڕۆ ئەمە هەیە ئەم دیفاکتۆی هەیە کە ئیسرائیل دەسەڵاتداری سەرەکی ناوچەکەیە هێرش دەکاتە سەر ئێران بۆ نمونە ئێمە لە ڕوانگەی سەربازیەوە قسە بکەین لە دوای ئێران دوو وڵاتی سەرەکی هەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە لە ڕووی سەربازیەوە زۆر بێزن میسر و تورکیا بەڵام تاوەکو ئێستا هیچ کردەیەکیان نەکردووە ناتوانانی هیچ بکەن ئەوەی کردووانە تەنها سەرکۆنەکردنی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران نەیانتوانیوە هیچ بەرامبەر ئیسرائیل بکەن یان بێدەسەڵاتن ئێستا ئیسرائیل خۆی کردووە بە زلهێزی ناوچەکە هەرکوێ بێوێت بە پشتیوانی ئەمریکا پەلاماری دەدات و هێرشی دەکاتە سەر وڵاتانی دیکە تەنها دەیانەوێت دەست بە کڵاوی خۆیانەوە بگرن بانەی بە ئەمە دەمەکە تایبەتیژی حتا شێوەزێ ڕاستەوخۆ و نەڕاستەوخۆ ژالی ئیسرائیل هەوە بەحسێ نەخشەی نییە ڕۆژهەڵاتە ناڤەڕاستە تێتەکردن گۆڕانکاری دەچێبن سەر ئەر تایبەتی سەر نەخشێ وانە ئەڤە یەکش قۆناغێن نییە یان بتنێ ئەڤە دەگرێدای ئیرانێ بە تو گۆڕانکاری دەسەڵاتە یان ژی هێلانە ئیران دەستێوێ بگەتە چەکی ئەتومی من تێنەگەیشتم ببوورە دەتوانیت وارێکیتەوە مەبەستە من گۆڕانکاریەت ڕۆژهەڵاتە ناڤەڕاست دەمەکە تێتە بەحەزکردن گۆڕانکاریە نەخشەی دابەشکردنا وڵاتە دروستکردنا وڵاتە
اینا پیش و برنا پاشا سنورت ولاتا اوه قناغه که نیت دا در باز بین یانجی پیوندی وی بابتی ونینه بەڵێ بەڵێ ئەگەر ئێمە باسی ئێران بکەین پێم وان نییە کە ئێستا ڕژێمەکە بگۆڕێت ڕژێمەکە هێشتا بەهێزە تاوەکو ئێستش ئازاریەکان پشتیوانی فارز دەکەن لە حکومڕانیکردنی ئێراندا پێم وان نییە کە ئەمە لە بەرژەوەندی بلوچ و کوردەکان بێت واتە ئێران هێشتا وەکو ڕژێمەکەی بەهێزە پێم وانێ گۆڕانکاری ڕوو بدات بەڵام ئەوەی کە ڕوو دەدات داوازبوونی زیاتری ئێران لە ناوچەکەدا دەسەڵاتی کەمتر دەبێتەوە بۆ نمونە ئێستا ئێمە لە باشوور و لە ڕۆژئاوا و لە خاوەنی دەسەڵاتی کورد خاوەنی دەسەڵاتە لە باشوور و لە ڕۆژئاوا ئێستا ئەگەر ئێرانیش لاوازتر بێت ڕەنگە دەسەڵاتی کوردیش بەهێزتر بێت یەک خاڵ هەیە لێرەدا پێویستە سەرنجی لەسەر ئەوە دابنین کە ئەگەر ئێران لاواز بین تورکیاش دەکەوێتە گۆشەگیریەوە تورکیا دەبێتە کەسکی دووەم و وڵاتی دووەم لە دوای ئێران کە گەمارەوە دەدرێت و کورد ڕەنگە هەلێکێ بێت بۆ سەرهەڵدان و هەلێکێ بێت بۆ حکومڕانی و هەلێکی بێت بۆ داواکردنی مافەکانی خۆی واتە لاوازبوونی ئێران لە ڕێگایە بەڵام گۆڕینە ڕژێم لە ڕێگا نیە هەر لاوازبوونێکی ئێرانیش ماناکەی چییە؟ ماناکەی ئەوەیە کە تورکیا دەبێتە وڵاتی دووەم لە دوای ئێران پێم وایە کە ئێستا ئەمە هەلێکی باشە بۆ کورد از بس هر آخفناتا و آخفناب تایبەتیش دولت باخچەلی سەرۆکی گشتی مه پیجی بکەم یعنی اف گۆڕانکاری د تورکیە چاوەگرن یانجی حتی چرا ده او مەترسیار سەر تورکیە وسا نزیک بینە باخچەلی آخفنەکە وسا مەترسیدار بێژێت پشتی هینگێ ئەون یانجی قۆناغا دومایەکی تورکیەیە بەڵێ تورکیا خاڵی لاوازی زۆرە وڵاتێک نییە کە بە یاسا حکومڕانی بکرێت ئێمە دەزانین ئەمە چونکە ئێمە وەکو 20 ملیۆن کورد یەک قوتابخانەی کوردیشمان نییە لە تورکیا مافەکانمان پشتگوێ خراون زمانی دایک و باوکمان پشتگوێ خراون ناتوانین بڵێن ئێمە کورسانە لە تورکیا بۆیە ئەم وڵاتەی وەکو تورکیا ناتوانێت زۆر درێژە بکێشێت پێویستە تورکیا دان بە مافی کووردا بنێت پێویستە تورکیا ڕێز لە کورد بکرێت ئەگەرنا ناتوانێت بەردەوام بێت تورکیا خەڵی لاوازی بریتە لە کورد بۆ نمونە تورکیا زۆر بە ڕیسیستانە و زۆر بە ڕاکسپەرستانە مامەڵی لەگەڵ کووردا کردووە پێم وایە کە ئێستاش ئەوەی هاتووتە پێشەوە وەکو قسەکەی تۆ دەوڵەت باخچەلی و ئەردۆغان و ڕاکسپەرستەکان هیچ ئامانجێکیان نییە جگەلەوەی کە فریوی کورد بدەن کورد مەشغوڵ بکەن تاوەکو دۆخەکە ئارام دەبێتەوە تاوەکو هەڕەشەکانی ئیسرائیل ئارام دەبێتەوە پێم وانە هیچ نیەتێکی جدیان هەبێت بۆ ئەوەی کە دان بە مافی کووردا بنێت پێویستە سەرکە تورکیا و عەرەبەکان چۆن فێڵە کورد دەکەن هەموو جارێ دەڵێن ئەمە کوردی ئەمە لەگەڵ کورد براین ئێمە موسڵمانین ئێمە هەمومان برای یەکترین بەڵام کاتێک دەستەر باری واقع ئەوان فێڵمان لێ دەکەن ئەوان کورد بەکار دێنن ئێستا ئیسرائیل خەریکە داڕشتنەوەیەکی نوێ بۆ ناوچەکە دادەنێت خەریکە ناوچەکە جارێکی دیکە دادەڕێژێتەوە پێویستە ئێمەی کورد سوود لەمە وەرگرین ئێمە سوود لە لاوازی وڵاتە سەردەسەکانمان وەربگرین و مافەکانی خۆمان بەدەست بهێنین پێم وایە کاتانێک دێن لە ئێران و لە تورکیاش کە کورد بە مافی خۆی دەگات بەس چاوە وێنێ پرسیارەوە چاوە مفۆژێ وەربگرین چکە ئەو ژیاب زەحمەتە ئەگەر هێزامەت لاوازیا وڵاتە دابێت ئەگەر سباهی دیسە ئەو وڵاتە پێسکەتن دیساژی یعنی دێ سەر کووردا ببتە پرزگرێکا مازن دێ بتە شار بەڵێ بەڵێ با ئێمە سیر بکەین چی ڕوو دەدات ئەوەی کە ئێمە دەیزانین کە خەڵکی ئەمە لە باکووری کوردستان خەڵکێکی زۆر نەتەوەین دەزانن چیان دەوێت داوای مافی خۆیان دەکەن لەم کاتەدا تورکیا بەهێزە ئەمە هاوکێشەیەکە ئێمە هێشتا ئەوەندە بەهێز نین کە مافەکانی خۆمان بسەپێنین پێویستە ئێمە لە باکوور چاوەڕێ بکەین ڕەنگە لە ڕۆژاوە مافی خۆمان بەدەستێ نابێت ڕەنگە لە ڕۆژاوە توانی بێتمان قوارەیەک بۆ خۆمان دەستەبەر بکەین بەڵام ئێشتا هێمە لە باکووری کوردستان ئەوەندە بەهێز نین کە بتوانین تورکیا مرکەچی مافەکانی خۆمان بکەین تورکیا ئێستا بەهێزە بادانی پێدا بنین با ئێمە وایان لێ بکەین ئەوان وا بەهێز بیرکەنەوە با ئەوان وا لێ بکەین کە خۆیان بە بەهێز بزان تا کاتی خۆی دێت لاوازی ئەوان دەردەکەوێت باشە هیچ پەیوەندیە کاوان پێشەتا پێکڤە هەیە ئەvê ڕۆژهاتە ناڤەڕاست گۆڕانکاریەت سووریە پرۆسەیا ئاشتیا تورکیە شەڕی ئیسرائیل و ئیرانێک و کە دەست پێکری یان ئەvە میلەفێ ژێکجدانە ئەما ئەv پێشەتا سوتفە کەتینەت ناو وەختێکی وسا نزیکی ئێک
بەڵێ پێم وایە هەمووی پێکەوە بەسراون گۆڕانکاریەکان هەمویان پێکەوە بەسراون ئێستا ئێمە جێگە پەنجەی ئیسرائیل دەبینین لە سووریا لە لوبنان لە ئێران پێم وایە کە لە لوبنان ڕەنگە لە تورکیاش ببینین سعودیا و ئیسرائیل دەیانێت باڵانسی ناوچەکە ڕابگرن پێم وایە کە دۆخەکە دەگۆڕێت لە سووریا پێم وایە کە تورکیا دەزانێت دۆخەکە لە سووریا دەگۆڕێت بۆ دەیەوێت ئێستا جۆرە جۆرەکان ئاشتی لەگەڵ کوردەکانی باکوور بهێنێتە کایەوە بۆ ئەوی کە دۆخەکە قەڵب بووەوە کوردەکان داوای ماف نەکەن داوای سەربەخۆی نەکەن ئێمە نامانەوێت بۆ نمونە ڕۆڵی ئاژاوە گێڕ بگێڕین بۆ نمونە نەک تەنها کورد بەڵکو ئیسرائیل و ئەمریکایش نایڵن تورکیا بە شێوەیەک بەهێز بێت کە حکومڕانی ناوچەکە بکات تورکیا ڕاستە بە شێکە لە ناتۆ بەڵام نابێت ڕێگەی پێ بدرێت بەو شێوە بەهێز بێت کە قسەکەری یەکە بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستە تورکیا بۆ چارەسەرکردنی کێشەی ناوخۆیی خۆی مافی 20 میلیۆن کورد دات ئێمە ئێستا ناتوانین منداڵەکانمان لە قوتابخانە فێری زمانی کوردی بکەین ئەمە چه مافێکە تورکیا لە ڕێگەی ئایدۆلۆژیاوە شەڕی کورد دەکات بەڵام تورکیا ڕێگەی پێ نادرێت بۆ هەمیشە دەسەڵاتدار بێت تورکیا هەمیشە ڕێگەی پێ نادرێت دەسوڵتان لە وڵاتانی دیکە کات چونکە ئەمە شتێک نییە بەدڵی ئەمریکا و بەدڵی ئیسرائیلیش بێت ئەوە نایانەوێت تورکیایەکە بێت کە خاوەن دەسەڵات بێت تورکیایەک بێت کە قسەکەری یەکەم بێت تورکیایەک بێت کە زلهێزی ناوچەکە بێت بۆ نمونە کاتێک پێویستە سوود لەوە ببینیت کە لاوازبوونی پایتەختی وڵاتە سەردەسەکانمان لە بەرژەوەندی ئێمەیە بەغدا لاواز بوو باشوور واتەکایەوە دیمەشق لاواز بوو ڕۆژاوا تەکایەوە ئەگەر تارانیش لاواز بێت ڕۆژهەڵاتیش دەتەکایەوە بۆ ئەنقەرەش ڕاستەم قسەیە خفنەکە ئەس بژم بوهارە عەرەبی گوت ساڵە دەربازبوویدا زیاتری 15 ساڵم تایبەتیژ وسا دەستپێکری 2010 نوکە بوهارە ڕۆژهەڵاتە ناوەڕاستە بۆ گۆڕانکاری دەسەڵاتە یەن وەکی ئیرانێ تورکیژی تە بەحەزکرد و هەند وڵاتی دیژی ئەم بینین ژ بوهارە عەرەبی بەرەف بوهارە ڕۆژهەڵاتە ناوەڕاستی دووبارە تێنەگەیشتم لە پرسیارەکە بوهارە عەرەبی گۆڕانکاریەت ناوا وڵاتên عەرەبی دا بخۆڤەگرت و حتا پارساڵژیا بەردەوام بی دوماهیکە سووریە بیە لیبیا بخۆڤەکرد جەزائر بخۆڤەگرت وڵاتên جودا جودا بخۆڤەگرتن بوهارە ڕۆژهەڵاتە ناوەڕاست ئەم دێ بینین مەبەستە من گۆڕانکاریەت ناوا دەسەڵاتە وڵاتên te jê êmaje pêkirî ev îranê ev tirkiye renga welatê dî em bînîn پێم وایە کە ئێمە نەخشەکانی جەنگی جیهانی یەکەم دەبینین کۆتایی دێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو نەخشانەیە کە لە ساڵی 1970 و دواترەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کێشراون بینیمان کە ڕژێم لە عێراق چۆن ڕووخا بینیمان ڕژەم چۆن لە سووریا ڕووخا ڕەنگە لە تارانش ئەم ڕژێمە بڕوخێ خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەو ستایلە ژیانە ڕازی نین کە دەسەڵاتدارەکانی سەردەمی جەنگی یەکەمی جیهانی بۆ ناوچەکەیاندا ڕشتووە ڕەنگە ئێمە گۆڕانکاری زۆر گەورەتر ببینین ئەو ڕژێمانە بەرگەیان نەگرت وڵاتەکان بەرگەیان نەگرت ئێمە دەبینین چۆن وڵاتەکان وەکو پولی دۆمینە یەک لە دوای یەک دەڕوخێن دەسەڵاتدارەکانیان دەڕوخێن لە دوای یەک ئەمەش مانای وایە کە ئەم پێکهاتەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیاریکراوە غەڵەتە هەڵەیە بۆ نمونە لە عێراقدا کورد و سونە و شیعەمان هەیە بە زۆر کێراون بێکۆ بە زۆر وایان یەکراوە لە دوای جەنگی یەکەمی جیهانیەوە پێکەوە بژین ناتوانن شیعە جایە سونە جایە کورد جایە گرنگترین شت ئەوەیە ئێمە ڕێگەیان بدەین هەرێکی و بەجیا لە وڵاتی خۆیان بژین ئەو کاتە ئاشتی دەتەکایەوە ئەمە شتێکە کە ئێستا دەبینم ڕوو دەدات ئەوەی کە لە جەنگی یەکەمی جیهانی فەڕەنسا و بەریتانیا ناوچەکان تابەش کرد سایکس-پیکۆ ئەو ڕێکەوتنەی کردیان خەڵکی ناوچەکەی دڵخۆش نەکرد بەڵکو زیاتر شەڕ و ئاگر و وێرانکاریە نێ ناوچەکەوە پێویستە ئێمە گوێ لە ڕاوێژکارەکان بگرین پێویستە ئێمە گوێ لە باڵوێزی ئەمریکا بگرین لە تورکیا کاتێک لە تویتێکدا وتی هەڵەکانی شەڕی یەکەمی جیهانی دووبارە ناکەینەوە چونکە ئەو کاتە دەسەڵاتداران ناوچەکەیان دابش کرد ئەمە کۆتایی هاتووە ئەوەی کە ئێستا ئێمە دەبینین وەکو چاودێر وەکو کورد نەوتەوەکەی ئێمە هێشتا نەناسراوە ئێمە لە باشوورە هەرێمێکمان هەیە کە دوای 100 ساڵ لە قوربانیدان ئۆتۆنۆمی خۆی بەدەستێناوە
هەرێمێکمانەیە کە دانی پێنراوە چونکە بۆ نمونە ئێستا ئەم هەرێمە هاتووەتەکایەوە تەنانەت شیعات لەگەڵەوەدا خۆشحاڵ نییە کەمە هەرێمێکمانە بێت کیسە کێ حکمی بەغدا دەکات شیعەکان شیعەت چیەکات هەڵگەڕاوەتەوە دژی کورد کێ مافی داوە بە شیعەی بەغداد کە بێت حکمی کوردستان کات و کوردستان برسی بکات کێ مافی بە دیمەشق داوە بێ حکمی ڕۆژاوە بکات و بیچەوسێنێتەوە ئەمە غەڵەت بوو ئەمە 100 ساڵە بەردەوامە ئەم نەخشەیە دەبێ هەڵوەشێتەوە باڵۆزی ئەمریکاش لە تورکیا هەمان قسەی کرد بۆ نمونە ئێمە لە کێشەی مەحسا ئەمینیمان دەبوو لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆچی لە دەستی کەسێکی بکوشێت کە کورد نییە بۆچی لە دەستی کەسێک بکوشێت کە هیچی نەکردووە بێتاوانە ئەمە نیشانەی ڕەیسیزم و ڕەگەزپەرستی فارسە دژی کورد واتە کورد لە هەر پارچەیەکی کوردستان بە جۆرە لە جۆرەکان ڕووبەڕووی سەرکوتکاری بۆتەوە 100 ساڵە ئەمە هەیە ئەم قەیرانە هەیە بۆیە پێم وایە لەگەڵ گۆڕانکاری گەورەی ناوچەکەدا کوردستانێک دێتەکایەوە کوردستان عێراق نییە کوردستان سووریا نیە کوردستان تورکیا نییە کوردستان ئێران نییە ئەسڵەن ئێمە بەشێکین لە وڵاتانە ئەوان هاتوونەتە وڵاتی ئێمەوە ئەوان دەسەڵاتیان سەپاندووە ئەوان هێشتا دان بە ئێمەدانانێن و سەرکۆنەی داوای مافەکانمان دەکەن بۆ ئێمە دەبینین هەر کاتێکیش ئێمە داوای مافی خۆمان بکەین ئەوان یەک دەگرن دژی ئێمە گەلک سپاس بەڕێز محەممەد کۆچەک ئەندامی فدراسیۆنە ڕەڤەندە کوردیال ڤانکوڤەرش کەنەدای پاواکە ڕاستا خوێن گەلمەدا بوون سپاس بووە گەلک سپاس هەر بژی وەرە